جارێکتر سڵاتان لێبێ ئازیزان کەک جەبار پێش ناوبڕەکە باسی ڕۆڵی ڕۆشنبیران دەکرد. من ئەگەر یەک تۆز کاتم بدەنێت چونکە ئەو بابەتێکی زۆر گرنگە ئەگەر بە مێژووی تازەدا بچینەوە مێژووی کۆنواز لێ بێنە لە سەردەمی شێخ محمودەوە کاتێک شێخ محمود دەیەوێت سلێمانی بەجێ بێڵێ و بچێ لە ئەشکەوتێک بەردەوامی بەو شۆڕشەدا کە هەی بووە ئەو لە سلێمانی ناچێ قبری باپیری لەگەڵ خۆی بەرێ ناچێ زێڕ و مجەوهرات بەرێ ناچێ شتە بە نرخە کۆنەکان بەرێ ئەو کە دەڕوا لە سلێمانی چاپخانەکەی دەبە ئەو چاپخانەکە دەبا بۆ ئەشکەوتی جاسەنە ئەو پیاوە نووسەرەکان لەگەڵ خۆی دەبا بۆی لە تەنیشتی بن ئەو زانایانە دەبا کە دەکرێت کەڵکیشی لێوە بگرن لە سەردەمی کۆماری کوردستان ئێمە تەماشا دەکەین قازی برادری چێ بووە برادری هێمن بووە ئەو پیاوە بەستە زمانە هەر عاتیفە و سۆز و وشە بوو ئەو برادری ئەو بووە بیر لەوە دەکاتەوە تۆ تەماشاکە کۆمارێک 11 مانگ و چەند ڕۆژێک حکمی کردووە گۆواری گڕووگاڵی منداڵان دەردەکات ئەوە گرنگی ئەوەیە ئەو دەسەڵاتە چەند گرنگی بە ئەو کایی ڕەوشنبیری داوە هەر بۆیەشە ڕەوشنبیران بە وەفابوون بەرامبەرەوە چۆن بە وەفابوون کۆمارێک 11 مانگ حکومکە ناتوانێت لە زاکری خەڵکدا لە 10 ساڵ زیاتر بمێنێتەوە بەڵام ئەو کۆمارە بەهۆی مانەوەکەی بەهۆی دووبارەکردنەوەکەی بەهۆی ئەو هێزەی لە ڕەوشنبیران پیان بەخشی لە وشە لە کەلیمات کردیان بە مەسرح کردیان بە قسە کردیان بە وتار دەیان هزار وشەیان لەسەر سەرف کرد وای کرد ببێتە لە ناو زاکری ئێمەدا ئێستا ئەم دەسەڵاتە ڕۆشنبیران پشتیان ناگرێت ئەگەر جوابی ئەوەی تۆ بدەمەوە لە دوایشدا ینی ڕەوشنبیران لە دەسەڵاتەر نزیک بوون و توانی ویانە ڕەوشنبیران هێزێک بدەن بە دەسەڵات بەڵام ئێستا زۆر بەداخەوە سیاسیەکان هەوڵ دەدەن بە زۆر هەوڵ دەدەن کۆمەڵێک ڕەوشنبیری بێبەها لە خۆیان دروستکەن هەم کای ڕەوشنبیری سەقەتکەن هەم ئەو ڕوحیەتە گرنگەی ڕەوشنبیران لە ناو خەڵکەوە دەیهێنن دەیخەنە سەرمێزی دەسەڵاتدار ئەو ڕوحیەتەش نایە ئەو ڕۆبۆچی سیاسەکان وا بێخەم دانیشتون ئەو بۆچی سیاسەکان هێندە فرامۆشکارن و دەزانن دنیا شامی شەریفە و میلەتی کورد هەمووی لیان ڕازیە لەبەر چی لەبەر ئەوەی ئەو ڕوحیەتەی بێتە سەرمێزەکانیان ڕەوشنبیران نییە بۆیان بێنێ بڵێن کاکە ئێوە شەختان لە میزاجی میلەت هەڵداوە بۆیان بێنێ پێیان بڵێ من دەمەوێت بەس لە بەرپرسەکان بپرسم ساڵی چەند جار دەرگایەکانێن لەلایەن ڕەوشنبیرەوە دەکرێتەوە ساڵی چەند جار کەسێک قسەیان پێ دەڵێ پێیان دەڵێ ئەوەی ئێوە دەیکەن هەڵەیە و ڕێگە ڕاستەکە شەیە ئەوەتانێ فەرمو تۆش ڕوحێتی ڕاستی تێدایە من لەو باوەڕەدام دەسەڵاتی کوردی تا ئەمڕۆ دەسەڵاتێکی نیشتیمانیە و دەسەڵاتێکە دەیەوێت لە خزمەتی کایە گرینگە معریفیەکان دابێ بەڵام ئەوەندە دوورکەوتۆتەوە هاوارێکی زۆر گەورەی دەوێت بۆ کاتمەکە بە زۆر بە کورتی بۆ مداخلەی بچوو کە دەزانین چۆنە ئەو کولتورەی لەناو با بڵێن ڕۆشنبیری کوردی بۆ ماوەتەوە یان ڕۆشنبیران بۆچی دایمەن دەستەمۆی دەسەڵاتن یان ناتوانن بەشداری بکەن لە بڕیاری سیاسی یان خۆیان ناوان دەگرن نە دژینە نە لەگەڵینە یان ناتوانن بەشداری لە پرۆسەکە بکە ینی خۆیان لاتەری کردووە بەڕای من ئەم کولتورە ڕابردوو لەمە ماوەتەوە حتى لە ڕابردوو مەسەن لە سەردەمە هەرە ناخۆشەکانی کە ئەنفال بە سەگەلی کوردستاندا هات تەماشا دەکەین ڕۆشنبیران دیسان لەلایەن ڕژێمی دیکتاتۆری و دەستەمۆ کرابوون ینی بەشی هەرە زۆری نووسەران جێگای نیگەرانێک کە هەڵوێستیان نەبووە دواتریش کە بەشی هەرە زۆر کاک زەوارێک دیشمان زۆر دێ و کاتی دیسانەکە لە دوای راپەڕینیش ڕۆشنبیران یەکسەر هاتن چیان کرد لە شەقڵاوە کۆنفرانسی یەکەمی ڕۆشنبیری نووسەرانی کورد وەلا بوو بەرەی کوردستانی ئەنجایشکە ڕۆشنبیر بووە چەچێک بەدەست سیاسیەکانەوە ڕاستە سیاسیەکان دەیانەوێ توێژێک دروستکەن لە ڕۆشنبیران دوور لە داهێنان دوور لە ڕۆشنبیر بۆ خۆی سەبەبە حیزبەکانیش کولتوری سیاسی حیزبەکانیش بەگشتی تەبعاً و دەسەڵاتی سیاسی بە دەرەجی ئەساسی زۆر بە کورتی ئەوەندە زۆر لێمەگرۆمیش دەمەوێت عەقڵمێ دێ بەکاری بێنم ئەوەی کاکسلاح بەو ڕەهاییە دەڵێ ڕەوشنبیران دەستەمۆ بوون لە سەردەمی بەعزدا ڕەوشنبیران بەڕاستی ڕۆڵێکی زۆر جددیان گێڕا لە پێشمەرگە گرنگتر بوون بەڕێی من
ڕەوشنبیران لە پێشمەرگە گرنگتر بوون لە مواجهەکردن و ڕەتدانەوەی بەعس ئەوە ئەدەبیاتی کوردی بوو ئەوە هێمنە دەڵێ دەمگرێ ئەمما لە گرتوخانە ڕق ئەستورترم نەک کەسێکی دیکە بەڵام هێمن ئاوارەیەک بوو لە کوردستان دەژیا ژیانی پارێزرا مەزوو بوو بەڵام خۆمان لەو شارە ژیانە میتینگەکانمان لەبیرە کۆڕەکانمان لەبیرە ئەو ڕۆشنبیرانەی داهاتن بە ناوی هەتا فترێک هاتن ئەو مەسرع سوورە و نیم دقەیداوە بە من دەزانین چۆن خۆم دەزانم ڕۆشنبیران بەشیشیان دەربەدەر بوون بۆ وڵات بەشیشیان پێشمەرگایەتیان کرد بەشیشیان ناو خەڵەمەکانیان خاوێن بووە بەڵام باشی زۆربە دەکەم زۆربەی نووسەران تۆ فەرم و دوو گۆڤاریان دوو ڕۆژنامەیان دەرکرد ئاسۆ ئەوەی کە لێچیان بە زمانی بادیشیان بە زمانی سۆرانی بەشی هەر زۆری نخبەکە دەسوول لێ کاری من تا ئێستاژ ڕێیم وایە ڕەوشنبیران هێزێکی نەبراوە لە بن لە پشت هێزی پێشمەرگەوە لە پشت ڕۆحێتی بەرگری کوردستان بوون و توانیان دەور و ڕۆڵێکی زۆر جددی ببینن و ئەوان وایان دەزانی بوونە یەکێتی بوونە پارتی ئەوەش بوو لە کۆنگری شەقراوەدا ڕەنگی دایەوە خزمەتکردنی ئەو وڵاتەیە ئەوان خۆیان دەزانی بەڵام لە دواتر بەرنامەکەمان دەرنەچینە بەس خۆ گۆڤار ڕۆژنامەکان ماینە کاگە و هاوکاری بەیان هەموو ماونە ڕۆژنامە لە دواتر حیزبانە دێن کە و حیزبانە دێن سەروەت و سامانی ئەو وڵاتە بۆ خۆیان قۆرق دەکەن و بەشی خەڵکی لێ دەدەن لێرەوە قسەی کاکسلاح ڕاستە لێرەوە ڕەوشنبیران دابەش بوون بەسەر حیزبەکاندا لێرەوە هەتا ئەمڕۆژ کە ئێمە لەگەڵین ئەگەر شاعرێکی باش نووسەرێکی باش ڕۆمان نووسێکی باش حیزبێکی لە پشتەوە نەبێت ناتوانێت کەواتە کاک ئەحمەد ئەمەی خەتای ئێوەیە ئێوە واتان کردووە ڕۆشنبیراتان دابەش کردووە ئێوە واتان کردووە ئەم هەرێمە نەتوانێت بە دامەزراوی ببێت زانی سروەخان من دیسان لەوە دەست پێ دەکەم حزبایەتی کردن عیب نییە یعنی ئێمە دوژمنان لەسەر ئەو بڕگەی ئیش دەکەم وەکەوەی حزبایەتی کردن لە وڵاتی ئێمە بیکەینە حدێک بفە بێت یا عیب بێت یا گەنجەکان لێ دوورکەونەوە قەناعەت بکەن مەسەلە نەپارتیە نەیەکێتی هەموو حزبە کوردستانیەکان ئەگە حزب نەبێ دامەزراوەکانیش دروست نابن دیسان دێمەوە سەر نمونەی ئەمریکا تا ئێستا غەیری حزبی کۆماریەکان و دیموکراتەکان چێ لە ئەمریکا توانێتی بێتە سەر حکوم هەزار جار ئەگەر زانایەکی فەزائیش بوو بێت چوو بێتە سەر مانجیش و لە مەریخیش گەڕا بێتەوە ئەگەر ئیتیمای بۆ دیموکرات نەبێ یا بۆ جمهوریەکان نەبێ ناتوانێت بێتە سەر کۆمار یا سەرۆکی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وەوەش حالەتێکی صحی و طبیعیە بەڵام لە مەجالەکەی خۆیان بۆ ڕەخساوە لە کوردستانیش مەجای بۆ بەڕخساوە سەرۆکی زانکۆ من پێ دەڵم وەزیری خوێندنی باڵا دکتۆری زانکۆیە یان نا نەهێشێتیە لەسەر یەشێتی هێناوێتی بەڵام ئایا ڕۆژێک لە ڕاگەیانەکان بیستوتانە کە بڵێن ئێمە وەزیری خوێندنی باڵا یەشێتیاتی دەکا یا وەزیری پەروەردە پارتایەتی دەکا هەنی ئێمە بە عمومیات قسە نەکەین ئەوە حالەتێک ینی بەڕاستی ئێمە لە هەموو دنیا حزبەکان حکوومەت دروست دەکەن لە شوێنێکی دنیا پێم بڵێ حزب نییە و حکوومەتیش دروست بووە و ئەو حکوومەتە پشتیوانیە حزب واتە کۆکردنەوەی جەماوەر من مەبەستم ینی من بە شوێکی گشتی قسە دەکەم من لە بۆ پارتیم نییە ینی ئێمە وانەکەین لە وڵاتەکەی ئێمە گەنجەکان لە حزبایەتی کردن دوور بکەنەوە ئەو شتێکی خراپ ینی بەڕاستی بۆ عمومیاتیش قسە نەکەین ینی تو دایمە لە هیچ شوێنێکی دنیا نییە ئەگە حزبێک نەبێ و منافسەی بینی حزبەکان نەبێ بتوانێت حکوومەتێکی دیموکراتی دروست بکەیت لە هەرێمی کوردستانیش وا بووە ینی قۆڕەخکردنی دەسەڵات نییە ئەو قسەیەش کە دەسەڵات دێ و پارەی ئەو وڵاتە دەبا و سامانی ئەو وڵاتە دەبا و هەموو لەوانەیە 5 ساڵ پێشەوڕۆ 10 ساڵ پێشەوڕۆ ئەو قسەیە لە ناو خەڵک دەوری هەبوو بڕوا ئەوڕۆ خۆشبەختانە خەڵک وشیارە ینی من حەز دەکەم بە شێوازەیەکی زیاتر زانستی زیاتر منطقیانە لەو بابەتانە بدوێن ینی نەک بەس منافسە حزبی لە نێوان حزبەکانی هەرێمی کوردستان هەیە ئەمە پێتوان ئێمە وای کردی بێ کاریگەری لەسەر ڕۆشنبیران هەبێ کە ئەو ڕۆڵە بەدڵنیاییەوە بە دوو بەس باسی ڕۆشنبیر نەکەین لێرە هەموو توێژەکانی کۆمەلگا هەموو حزبێک بە هەموو قووەتیەوە هەوڵ دەدات زۆربەی توێژەکان لەگەڵ ئەو بن هۆشتێکی طبیعیە ینی باشە ئەوە زیرەکایەتی و ژیرانە نییە من بتوانم وا بکەم هەموو ڕۆشنبیرەکان تەئیدی حزبەکەی من بکە
حزبەکەی ئێمە بکە شتێ بەتەکیید ئێمە لە بەرنامەی حزبانە وڵی حەزەکەین هەرچی ڕۆشنبیری لە کوردستان تەییدی پارتی بکە بەڵام بە شێوازێکی منطقی و دروست هەرچی دکتۆر هەیە هەرچی پزیشکەیە هەرچی زاکۆیە پاشە خۆ حزبایەتی کردن تو کۆکردنەوەی جەماوەرە بتوانێت یعنی ئەگەر وامان کرد هەموو ڕۆشنبیر لەگەڵ ئێمە بێ شتێکی خراپە خۆزگە بتوانین وا بکەین بەڵام خوا نەخواستە یعنی من بەوەستم لێرە داوای لێبوردن لە هەر توێژێک دەکەم تو بتەوێت بە شێوەیەکی غەیرە شەرعی غەیرە علمی بە کڕین و کڕینی زەمایر و کڕینی عەقل و کڕینی قەلەم وا بکەی خەڵک لەگەڵ بێ ئەوە لە هەموو دنیا فەشەلی هێناوە لە هەموو دنیا فەشەلی هێناوە نە ئەوڕۆ پارتی دیموکراتی کوردستان و نە حزبەکانی تریش وابزانم نەدەبێ وا بیر بکەنەوە و تەسەور دەکەم واش بیر ناکەنەوە یعنی من خوا کاکسەر کولتوری حزبایەتی لە کوردستاندا بە من دەبێ ئەم کولتوری شمولیە دوورخرێتەوە جەناب مداخلە دەکەم ڕۆشنبیرێکم پێ بدە بڵێ سەر بە بزوتنەوەی گۆڕان بێ لە بەرژەوەندی حزبێکی تر بنووسی یعنی من ولا لە هەر توێژێک مامۆستایەکی زانکۆ کە سەر بە پارتی بێت حەزەکە زیاتر مەدحی پارتی بکە ناچێت زیاتر مەدحی حزب منافسەکەی بکە یعنی ئەوە شتێکی صحیحە تو من بمەوێ ڕۆشنبیرێک بە عەقل و بە فکر تەئیدی بزوتنەوەی گۆڕان دەکا من چاوەڕێ ئەوەی لێ بکەم بێ مەدحی پارتی بکە تەسەور دەکەم لەوە خۆشم بەڵام ئەو مانای ئەوە نییە ئەو ڕۆشنبیرێ لەلایەن بزوتنەوەی گۆڕان کراوە ئەوەکەیتر لەلایەنی پارتی ئەگەر ئەو ڕۆشنبیرێکە گۆڕان بێ ینی ئەو ڕۆشنبیرێکە گۆڕان بێ ئەگە پارتی بێ بمبورە تو باسی شێخ محمودی حەفیدت کرد ئێمە هەموو ئیفتیخاری پێ دەکەین ئەوە مێژووی کووردە ئیفتیخار بە جەنابی پێشەواش دەکەین بەڵام لە سەردەمانی شۆڕشی ئەیلول جەنابی بارزانی نەمریش ئەوەندە ئیحتیمامی بە ڕۆشنبیر و بە زانایەنی ئاین و هەموو توێژ و مامۆستا و مەلا ئەوەی داوە کەمتر نەبووە من پێ دەڵێم خۆزگە من ئێستا پارتی نەبام ئەو قسەم کردبە کە بازی حزبەکەی خۆی دابێت بارزانی نەمر چگاگە بارزانی نەمر ڕۆژێک لە ڕۆژان سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نەبووە ئێستا وەکو زۆن جەنابەت باسی پێشەوا دەکەی باسی شێخ محمود دەکەی باسی ئەویشت دەکەیت بەڵام لەبەرەوەی بۆی کاگە حەمەد دەیکاتم زیادە بەسەر مندا ڕاوەستە کاگە باید قسە بکەم یعنی من مەبەستم لەوانەیە جەنابی سەرۆکی هەرێمش هەمان بازەدا خۆزگە من پارتی نەبام ئەو قسەم کرد یعنی جەنابی سەرۆکی هەرێم بێ یا جەنابی بارزانی نەمر بێ بڕاستی بازی ئەوە دەن کە ڕۆژێک لە ڕۆژان سەرۆکی کاگە حەمەد ئەتۆ وامەکە خەڵک باسی بارزانی نەکە ئەمەیان ئەگە سەروەخان نەیبڕیبە من مەبەستم سەروەخان نەیبڕیبە وا پیشان دەدەی کە سەردەمانی پێشەوە احتیمام بە ڕۆشنبیر درراوە من مەقصد احتیمام بە لە زمانی شێخ محمود بەڵام ئێستا لە زمانی شۆڕشی ئەیلول و دواتر احتیمام یعنی خۆ من با لەو مەرحەلەی بێمە درێ جەنابی مام جەلال ئینسانێکی ڕۆشنبیریان نە بایەخی بە ڕۆشنبیران داوایان نە بەڵام بۆ باسی ناکرێت لەبەرەوەی سکرتێری یەکێتی نیشتیمانیە ئێوە لە دەسەڵات تۆ تازە لەوە دەرچووی ئیسپاتی کەی کە پارتی یان بارزانیت خۆش دەوێت لەسەر حسابی ما مامۆستا داوای لەبوردن دەکەم بەڵام جەنابەت باسی کۆماری کوردستان دەکەی دەڵێ احتیمام و ئێستاش لە زاکری ڕۆشنبیرەکان ماوە وەکو ئەوەی دوای ئەو ئێستاگەر لێ بگەنە قسەکە بکە قسەکەی من چییە؟ من دەمویست بەڵام من جەنابتانم ینی لە قسەکردن دانەبڕیا ینی من ئێستا زۆر من دەمویست مێژووی پەیوەندی ڕەوشنبیر و دەسەڵات بجێڕمەوە گەیشتمە سەر جەنابی قازی محەممەد سروەخان ڕایگرتم دەنا من ئیشارەم بۆ دەدا جەنابی بارزانیش ڕایگرتم جەنابی بارزانی کۆنگرەی نووسەرانیان لە سەردەمی ئەودا بەست هەژار یەکێک بوو لە پیاوە هەرە نزیکەکان لەو و زۆر لە نووسەر و ڕەوشنبیرەکان لە سەردەمی هەفتایەکان دەرکەوتن کە یەکێک بوو لە دەستکەوتەکانی شۆڕشی ئەیلول بەڵام ئێمە بەو قسەکردنە ئەگەر بارزانیش ئەگەر پارتیش ئەگەر پارتیش نەبایە بارزانی شوێن و مەکانی لە ناو کللتوری کوردیدا زۆر بەرزتر بەڕاستی پارتی بارزانی بچووک کردەوە لە حیزبێکدا لە حیزبێکدا بچووکی کردەوە کە دەکرا کاتمان نەمەوە بووی لە کاتی بەرنامەکە نەبین نابێت پەیامەکان بە هەڵەت بگەن دەبێ ئێمە کە قسە دەکەین تەماشاکردنی سەرکردەیەک وەکو سەرکردەیەکی کللتوری کە من باسی بارزانی دەکەم وەکو سەرکردەیەکی کللتوری تەماشای دەکەم باسکردنی ئەو وەکو سەرکردەیەکی ئەوڕۆ جیاوازە من ئەوڕۆ دەتوانم گرێی لە سەرۆکی هەرێم بکەم چونکو ئەو
ئەو چاکە و خراپی لە کوردستاندا هەیە بەشێکی هەرە گرنگی لە ملیەوە. بەڵێ بەرنمەکەی ئەمڕۆمان لەسەر باسی ئەمڕۆیە ئەگەر یەک پرسیارە لێ بکەم یعنی ئەگەر ئەوانی تۆ باسە دەکرد کە هەرێمی کوردستان بەرەو ئەوە چووە کە مؤسسات دروست بکات ئەم مؤسساتانە مووی دامەزراوەیین هەتا باشە باسی هەولێر بکەین. هەولێر پایتەختی هەرێمی کوردستان ڕاستە زیاد لە 1000 گۆڤار و ڕۆژنامە و نازانم ڕاگەیاندن و ئەوانە موافقاتیان وەرگرتووە لە وەزارەتی ناوخۆ زیاتر لە 32 حزب موافقی وەرگرتووە بەڵام جێگەی ململانی سیاسی بەهێز لە ناو هەولێران نابینرێت جێگەی کێبڕکی ڕاگەیاندن زۆر لە ناو هەولێران نابینێت یعنی ئەمەنە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە دەسەڵات مەسەلەن هەولێری پێگەی هەولێری بۆ خۆی قۆڕق کردووە لەوانەیە ینی طبع و کەش و هەوا و ژینگەی هەولێر وابی ئەگەر نا ڕێگەل لە ینی ئەو نووسەرەی کە لە هەولێر دەنووسێ یا لە شوێنێکی تری ئەو هەرێمە دەنووسێ هەر هەمان ئازادیە لەو هەرێمە ینی کەس ڕێگای لە کەس نەگرتووە کەشت بنووسێ یاخود ئەو منافەسایە نەبێ لە هەولێریش منافەسەی زۆر توندە بووە لە نێوان پارتی وێژێتی خۆی منافەسە هەبووە لە بینی ئەحزابی تریش هەبووە کام حزب هەولێر بە ساحی خۆی نازانێت لە بۆ منافەسکردنی حزبەکەی تر کام ئەو منافەسەیە ینی من مەبەسم ڕێگە لە کام حزب گیراوە بۆ منافەسە نەکردن من دەمەوێت لەرێ شتێک ئیشارە بدەم ینی ئەگەر مەسلەی بەڕێوەبردن شتێکە ڕۆشنبیری و زانست شتێکی ترە ینی ئەگەر ئێمە زانست و ڕۆشنبیری پێوەەر بێ بۆ بەڕێوەبردننی وڵات دەبێ تا ماوین مامۆستایەکی زانکۆ سەرۆکی وڵاتە بێ یا ڕۆشنبیرێک یا نووسەرێک بڕوان ناکەم لە دنیا نمونەی وا هەبێ هەرچەندە ڕۆشنبیر دەتوانێت بێتە سەرۆکی وڵات مامۆستایەکی زانکۆ دەتوانێت بێتە سەرۆکی وڵات بەس مەرجنیە ئێمە پێوەری زانستی چونکە بەڕاستی زۆر کەس مەسئولن بەڵام لەناو ئەو هەموو مەسئولانە هەموو قیادینین مەسئولیت شتێکە قیادەکردن شتێکە بەڕێوەبردن شتێکە ڕۆشنبیری شتێکە ینی خەسڵەتی قیادەکردن زۆر کەسێ ئینسانێکی قیادیە لە ناو ماڵی خۆی لە گوندەکەی خۆی لە گەڕەکەی خۆی بەڵام تەماشای شەهادەی ئەلمی و لایەنی ڕۆشنبیری بکەیت لەوانەیە لەو ئاستە نەبێ بەڵام ئینسانێکی قیادیە دەتوانێت ماڵی خۆی بە جوانتریشیەوە بەڕێوەبە ئیشارەت بەوە درایە بە پارێزگاکان ڕاستە هەڵبژاردننی پارێزگاکان دواکەوتووە هۆکاری زۆرە یەک لەو هۆکاران من نەپاکانە لە بۆ پارتی بکەن لەوانەیە لە دوا بەلاغی کۆنگرێ ئەوە دوا کۆبنەوەی سەرکردایەتی ئیشارەت بەوە دراکە کە دەبێ ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی تێدا بکرێت دواکەوتووە بەڵام هەڵبژاردن کراوە بەڵێ کراوە ئێستا دواکەوتووە پێ دەڵێن دواکەوتنەوە شتێکی باشە نەخێر خراپ ئێمەوە دەزانین بەڵام بە هەڵبژاردن پارێزگا بە هەڵبژاردن هاتووە ئەنجومەنی پارێزگاری هەڵبژاردووە یعنی پرۆسەکە هەیە پرۆسی هەڵبژاردن هەیە دیموکراتیەکە هەیە بەڵام لەوانەیە لە ڕووی یاساییەوە یاسای ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێم شتێکە لەگەڵ بەغدا ئیشکالیات هەبووە خۆ تەماشای پارێزگاکانی عراقش بکرد چەند ئێمە دەبێت لە شتی باش بەراورد لەگەڵ خەڵکی تر بکەین نەک لە ئەوە من پرسی هەرێک لە مامۆستا زەبار دەکەم گوتی دەسەڵاتی کوردی هیچ هێزێکی معریفی لە پشتەوە نیە ینی ئەمە دەبێت لەوە تۆزێک ڕوونتر قسە بکەین ینی ئەو هێزە معریفیە بەڕای مامۆستا زەبار چییە ینی ئێمە بۆ دەبێت ئەو دەسەڵاتی کە ئیمڕۆ لە زیاتیەوەی هەمومان پشگیری بکەین لەو بارودۆخە ناسکە کە دەین دەڵێن هێزێکی معریفی لە پشتەوە نیە بەڕاستی دەبێت ئەوە بەوازحی ینی ئێستا خەڵکێک هەیە گوێ لە قسەکانی ئێمە دەبێت مەبەست لەوەی هێزە معریفیە چییە ینی من لە مامۆستا زەبار دەپرسم وا حرەکەی ڕۆشنبیریش بەڕاستی ینی ڕەخمی ئەو هەموو شتانەی هەبووە بەسە هەرێمداوە وەرە تەماشای ئەو حرەکە ڕۆشنبیریەی بکە لە هەرێمی کوردستاندا کراوە بە تایبەتی لە کۆتایی نۆهەتەکان و دواتریش و ئەو فیستیڤاڵ و بەسەرکردنەوەی ئەدیب و شاعیر و میهرەزاناتی زۆر گەورە لە بۆ ئەحمەد و خانی و ناڵی و جەزیری و ینی حرەکەیشی ڕۆشنبیری نازانم شتێکی تریشەیە بەڕاستی خۆ ئێمە حەز دەکەین هەموو ڕۆشنبیرێک هەموو مامۆستایەک هەموو مامۆستایش زانین ینی ئێوە مەجاڵتان ئەمە ئاخر سوالم بێ لەبەرەوەی کات زۆر کەماوە ئێوە مەجاڵتان بۆ ڕۆشنبیران کردوێتەوە کە ڕۆڵیان هەبێ لە بۆ هەموو کەس کراوەیە
ڕێگە لە کەس نەگیراوە وە قۆڕخی ئەوەش نەکراوە حزبایەتی فلانە کەس ڕۆشنبیری ئەگەر پارتیە زیاتر ڕێگەی پێدەرێ زۆر سپاس کاک سەلاح لەم ینی هەرێمی کوردستان ئەگەر باسی هەولێر بکەین ئێوە وەک بزوتنەوەی گۆڕان توانی وتانە ململانی سیاسەکانی خۆتان لە ناو هەولێرە بە ئاشکرا و بە دڵگیانی بەو شێوەیە کە خۆتانتانەوە بیکەن کە ئەمە نمونەیەک بێ بۆی کە بتوانین باس لەوە بکەین وەکو هەموو پایتەختانی جیهان کە مرکزی ئەوە بێت کە ململانی سیاسی تیان بەڵێ پایتەخت ئەوڕۆبەری پایشی گرنگی هەیە لە هەرێم و لەس ئاسی ناوچەکە و دەیان کۆنسڵگە و شوێنی تیجاوی بازرگانی و پرۆسیشی ئاوادانکردنەوە هەیە بەڵام پایتەخت بۆ جوان ناکێت و باق و بریقی زادەکان و زادەکان چەند تەختە و چەند گرۆپی تێدا هەیە بۆ جوان ناکرێت وەرە ناو گیانی پایتەختەکە بزانە خەڵکەکە ناو پایتەخت چۆن ئایا جێگاوی وی تێدا هەیە هەموو ڕۆشن فکرێک بتوانانی مەمارەسی ژیانی خۆی بکە ژیانی کللتوری بکە یان حیزبەکان بتوان مەڕەسی ژیانی سیاسی بکەن بروچکتین شت من لە ئەستانبول دەڕۆم 2 دقیقە پێ ناچێ خۆپشاندانێک دەکرێت هەموو چین و توێژە کۆمەڵەتەکان بە بچوکی بەگەڕی خۆپشاندان دەکەن وەرە ئەو سێمان با کاک ئەحمەدیش لەگەر سەڵاحیان لەبەرە چ دەکەن بچین خۆپێشاندانەکان من باسی ئەوم کرد لە خۆپێشاندانەکان ئاستی خۆپێشاندانەکان چەند بە شێوەیەشی پێشکەوتوانە و شارستانیان لە ئەستانبول وایە من پێ دەڵێم کە دەوترێت هەولێر ڕێگری لە خۆپیشاندانەکرێت لەبەرەوەی کە بە شێوی شارستانی ناکرێت ڕێگری لە خۆپێشاندان نەکراوە ئەوەی پارسال هێرشیان کردە سەر پەرلەمان چی ڕێگای لێگرتن ئێمە چەند ساڵە کار دەکەین لەسەر ئەوەی یاسای خۆپشاندان گۆڕانکاری بەسەردابێنین سەرۆژی هەرم کەتە ئیمزای کردووە هەرچەندی هەوڵماندا بگەڕێتەوە بۆ پەرلەمان چاکسازی لەسەر بکرێت تا ئێستا نەکراوە یاسای کۆمەڵی مەدەنی لە ساڵی 2000ەوە کاری لەسەر دەکەین بەم دوایی دامەزراوەکە بەکارکەوتووە ئەنی کەواتە یاسایەکە ڕێگا بۆ نەدا تۆ بچی خۆپشاندانێکی ئازادانە هەتا بۆ داواکاریەکی مەدەنی ئەمە ئاستێکە ئاستی دەسەڵاتەکە دەکە خۆپشاندانەکان وەزارەتی ناوخۆ وەربگری وابزانم ڕێگە بە هەموو خۆپێشاندانێک دەگرێت بە پێی ئەو یاسای چەند جار بەشداریمان کردی نووسراومان دایتە پارێزگە نووسەرمان دایتە وەزارەتی ناوخۆ ڕێگەیان پێ نەدەین خۆپشاندانی ئاشتیانش بکەین دەسەڵاتەکە شێوازی ئەم شێوازە دیاری دەکاتن خۆپشاندانەکان شێوەی تونند و تیژی دوایە تۆ خۆپشاندانێک دەکەی 100 زەلامی دەمامگدار بێنی ناو خۆپشاندانەکان دابەشی بکەی ئەمە چەند خۆپشاندانێکی لەکوێ هەیە ئیلاگەر خۆپێشاندەکان خۆیان دەزانی چۆن ئەم پایتەختە ئەگە بتوێ جوانی بکەیت دەبێت هەموو لایەک بەشداری تێدا بکەن دەسەڵات نابێت قۆڕغی بکە بە تەنیا بوجێ ئەم وڵاتە بەکار بێنێت تەنها بۆ ساڵاکیەکانی خۆی کەس نەگیراوە گیراوە زۆر گیراوە زۆر شوێنراوە دێ هەم ڕۆژێ لە میدیاکان باز دەکرێت ئۆپۆزیسیۆن پرۆژە و هەموو مستمەی پەرلەمان ئەوەندەی ڕێگە لە پارتی لە سلەیمانی دەگیرێت لەلایەن برادرانی گۆڕانەوە هەمان کولتورە تەواو یعنی بەڵام وەکو دەسەڵات وەکو یاسا ڕێگە بە هەمووان دراوەیش من باسی سلێمانیش دەکەم هەمان کولتوری سیاسیە حزب کۆڕی دەسەڵاتی کردووە نەما کاک جەبار ئەگەر دوا وتت سەرەوە تێرە بەس بۆی بە خەڵک بمان بینیان دوو قسە بکەین کاتمان نەما کاک باشە ئەوەی لە هەمووی گرنگترە کاک ئەحمەد فەرمووی ناکرێت ئێمە سەرۆکی دکتۆرێکی زانکۆ نازانم چێ بکەینە سەرۆکی ئەوە ئێمە دەبێتەوە تێبگەین زانست هێزە یعنی ئەوەی زانستی نەبێ هێزێکی لە پشتەوە نییە ئەوە بە سەریعی جواب وە کەسیش داوای نەکردو بێتە سەرۆکی وڵات بەس خەڵک دەیەوێت لە شوێنی خۆی ئینسانی شیاو بۆ شوێنی شیاودا بندرێ ئەوە یەک دوو من لە هەولێر وەکو کەسێک قسە دەکەم کە زۆر لە مەسلحەتی ئەو وڵاتم و بەرژەوەندی حیزبەکانم لە پێش هەموو کەسێک دەوێ و بەرژەوەندی خەڵکیشم دەوێ من لە هەولێر وەکو ڕۆژنامە وەکو نووسەرێکی سربەخۆ یەک ڕۆژنامەی سربەخۆ نادۆزمەوە وتاری تێدا بنووسم ئەوە معنای ئەوە نییە لە سلێمانی ڕۆژنامەی سربەخۆ هەیە سلێمانی قەناعەتیان کردووە کە کۆمەڵێک ڕۆژنامەیان هەیە بە بوونی ئەو هەموو فکر و ڕایژ نەسەری بەس من وەکو نووسەرێک ڕۆژنامەیەک نادۆزمەوە وتارێکی تێدا بنووسم لە هەمووشی گرنگتر کە کاک ئەحمەد فەرمووی مامۆستا جەبار دەڵێ لە پشت دەسەڵاتەوە هێزێکی معریفی نییە ئەوە نە قسەی منە نە قسەی هیچ کەسێکە ئەو دەسەڵاتە خۆی تعریف نەکردووە چییە هێزێکی ئیسلامیە دەیەبێ وڵات بەرەو ئیسلامی دەبرێتەوە هێزێکی علمانیە هێزێکی سۆسیال دیموکراتە ئەو پەیامە ئەو خەتابە ئەو وتارە ڕەوشنبیریە معریفەیە چییە بۆی من تێی بگەم بتوانم خزمەتی بکەم من بەدڵ دەمەوێ
لە ناخی خۆمدا دەمەوە بەدەیان کەس بەدەیان نووسەر من دەزانم لەو شارە لەو وڵاتی ئێمە دەیانەوێ خزمەتی ئەو دەسەڵاتە ئەو حکوومەتە ئەو دام و دەستگایە بکەن بە ئاراستەیەکی تەندروست بەرەو پێش بڕوە بەس ئەو بۆ ئێمەی تعریف نەکردووە لە کام کایەدا ئێمە دەتوانین خزمەتیان بکەین چونکو هەمیشە دەیانەوێت ئەو خەڵکانی لە بواری نەتەوەیە ینی زۆر سپاسدانەکەم هیچ کاتم نەما سپاسدانەکەم سپاسیان بە دەبوونتانەکەم ئازیزان تا بەرنامەیەکی دیکە و گفتوگۆیەکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ.